گەشە دەستەکانمان پیسە بە میکرۆبە وایە دەبێ بیشوین تاوەکو پاک بێتەوە. دەستەکە پاک بکەوە گەشە. ئافرین دەست خۆش. ئەدی ددانەکانمان کە پیس بێ دەبێ بە فڵتە بیشوین. دەتوانین پاک بکەی بە فڵتە؟ دەبێ ئاوا ددانەکانمان پاک بکەینەوە. دەست خۆش چەپڵێک لۆ گەشەرێ بدەن. دەستەکانمان پیس دەبێ کە بە میکرۆب دەبێت چی لێ بکەین؟ پاکی بکەینەوە وایە؟ زۆر باشە. دەستەکە پاک بکەوە بنیامین. ئافرین. دەست خۆش. ئێستا دەستمان پاک و خاوێنە. ئەی کە ددانمان پیس دەبێ بە فڵچە بیشۆین وایە؟ وایە. ئافرین بنیامین. کە ددانەکانمان ڕەش دەبێت چی لێ بکەین؟ بیشۆین. پاکی بکەینەوە. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.